سڵاو بینەرانی ئازیزی شاشە جوانەکەی دیمەن بەرنامەی مایکە سوورەکە گەڕایەوە بە کۆمەڵێک پرسیاری زۆر تایبەت و خەڵاتی زۆر تایبەت بێگومان لە فامیلی مۆڵین هەموو شەوانێک من لێرەم چاوەڕوانتانم ئێوەش وەرن سەردان بکەن یەک دنیا پرسیاری زۆر ئاسانم پێیە و یەک دنیا خەڵاتی زۆر باشم پێەیە دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵ من با بڕۆین. ويلو مفاجأة كاك زكريا توني باشي أحوال ما شاء الله شن قراري كاك زكريا والله أنا مناسيته وخو خصونا كردي أنا بزاني أحوال تونا الحمد لله قلب عشان بس يو سرقالي بأي شكار فيديو كاب أنتاك بلا كاك زكريا بنا بانكر بنا بانك بيت خوش بو لا بيم خوش نبو بو خوش نبو أبا ماله والله أي بوشي دعاية بيدنا وتنبيس روا شكله بهاتي تابو خوش نيا يكم جار وامزاني أتوب من تقول زكريا قوراني شبري غلطك لا ويبو نعملو تمناوش ياتوت الزكريا مش كاك زكريا لقرانيك الزكريا شنبوبله توشت باشا لا آخرك وكان بوتم لا آخرك ايش قلتم قراني زكريا عبد الله ناس داني واد ود لاخر ياكي ايه باشا والله اخر توبه غلط لما انت قشتي توش غلط لما دي يلا مشكله اني مين بنا وانبي ايه اسا بيش كشكي كاك زكريا تقرانيك زكريا موبله قراني زكريا يكسر ايديتور كان والله يا كنانه على كاك زكريا موجود وبارك بويا ولا بطاطم بخالك برادر والله خير بس او تشاوم لبر اما هاتو بو فاميلي مول بوي من ببينيته زور خوش حالم بخوا يعني كسيكي زور عزيزي خوش من ببيني ولا خوش حاله بو كاك زكريا يستوي تشكارك دكم ولا كريكاري دي قلب الصاغ بيت شلون هاتي تفاميلي ولا بخاطري من ولا قود برادريات ايه يا اخوه بخير ابو برادر كان نان لا برادرك من هات بس كان والله بو لو ورا قرانيك زكريا مبله اوش ناوي زكريا بس قراني نازاني دي باشا قرانيك زكريا مبله ودرين قراني زكريا نازاني تزاني دي فير بوي لو كاتوا باشا دي يلا قرانيك تر مبله اود بوكاني دي قراني اود بوكاني يلا اود بوكاني نان اي شي ده يكيا يكي تلدري هيك باشا هيك تحسب يلا امانس يا اخي امانس يا اخي يلا دي دلي خالد جان جد لي بيبا هلي كم بجواني يا اخوانا على تملي بي بمنا قلت لي قراني خوز قم بتمني خوي بتمني جواني بدنسترم دباري وشي بفرو باراني اوانه ميجوي من بون بان الله كز نيزاني ايضا خوش بيا كابلي شهي كاك زكريا كابلي سينجل دي باشا لاش الصاحبه فرسيره قال لي كم زانه دبي تخاون خلاص كاك زكريا بس الناس بعد زاني يا رمتي تيم تو هاتي ولا من شلون يلا بخلاط بروي يا اخوا بخير بيستنوا تشام زور خوش حال بو فرسيره قال لي كم جماري فقراتي بشتي مروف تشندا سي سي 4 سي 5 سي 4 سي 5 بله سي 4 سي 5 هذا خوش شاد سي اي افرين او بو خاون خلاص دست خوش به والله ما قراسته خلاص ياكم بني كام خلاصي زور تاقون بني ولا بوكاك زكريا ولا من هاتوا فرمو او خلاص يمي بوتو زور خوش حال بو دست خوش دست تقدريش بيش يلا يا كل امتي من اواد بوكاني لا زيكو او كومبو او بوبلي روانه دي بام يجدو بارده تو كاك زكريا او قراني اواد بوكاني زكرياني باشا دي قراني كي زكريان بوبله زكرياني اواد بوكاني باشا قال منهم اواد بوكاني لقل زيكو فرماني لي قاعدة دانشتم راستم خلقي بوكاني شانازي بخم دكم دوستي هنر من دانم دوستي بدل مانيايا دلي جلال هوايا بين الليل بجوانا جواني كي هاوتايا دستر بالات بوت الشر لهين هتا حبشر بدويات قاريا كانم هندم زيقار تشاوا رنگي خوينم ديل بوا واسط دري دوشاوا ايضا خوش به زور سپاس كاك زكريا زور خوش حال بوم رسمك شاكرين بيك كاك زكريا باشا قولنا كله يلا دي واي اود بوكانيا باشا شوانه لدواي دوازده يار بوم دكا تلفون منو كي عادين بيا ابيش جالاكسي وايفون دلي اندا مكاني جستي من همويتو حتى تو ما بي اوات نايلم كزمي اخوت اي دست خوش به زور سپاس كاك زكريا قال زور خوش حال بوم دبا رسمك ايش بقرين بيه يلا دي استدي كاميراكا رسمك وين بقرين دست خوش
سڵاو لێبێ نای بەڕێزە سربست کاک سەربەست بەچی سەرقاڵی کاک سەربەست والله بيش بێ ئیشی هیچ کارێک ناکەی كان شين دێ لە شستاق بە پێشتر چ کارێک دەکرد افسر ئەفسەر بوویت کارەکەتان قرس بوو ئاسان بوو لا حالة الشر واشتواق قرصة حاڵەتی ناخۆش چ شتێک قەت بیرە ناچێتەوە چه حاڵەتێک هەبووە کە قەت بیرە نەچێتەوە والله كانت خوي سيارة كم تقيو توش بەداخەوە حادثة روش ناخوش ناخۆشە ئەلحەمدولillah کە سەلامەتی کە لە شستاغی چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ والله سيك ذكي هەر خۆت بەتەنیاتوی باشە حەزەکەی چی بکڕی بۆ زیاتر گرنگی بە چ شتێک دەدەیت بیکڕیت ليرة يعني لە هەر شوێنە کە دەچیتە بازار شت بکڕی زیاتر حەز لە چ زلو جۆرە برقة هەر جلو هی وایە حەزی لە عەترەی وایە حەزی لە سەعاتە عینەکە واه تۆ زیاتر جلوبەرێک زۆر چاکە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵەت کۆنترین سرودی نیشتیمانی سرودی نیشتیمانی چه وڵاتێکە زانياري مني بس ما قال أمريكا ئاسان کاریت بۆکەم ژاپۆن چین بەریتانیا بريطانيا وەڵامێکی تاوەمان پێ بڵێ ژاپۆن چین بەریتانیا شين چین تەکیدی لا والله بەریتانیا دوێت چینیشت دوێت لەسەری يا رب ما تقولي كمان ژاپۆن چین بەریتانیا وەڵامێکی تاوەمان پێ بڵێ وەڵامێکی کۆتاییمان پێ بڵێ أنا زان جابون ژاپۆن أو إنجو بسيارك أبو خوتان زاين أنا نمزان أجر هاي يجبي ئێستا هەرسی اختیارەکە تۆ پێوتم یەکێکیان بە تەکیدیم پێ ژاپۆن. ژاپۆن دەستخۆش وەڵامەکەی ڕاستە خەڵاتێکمان پێبن ئەوە خەڵاتی باغی خاتینایە بیبەرەوە بۆ خاتونەکەت دەست خۆش بە مامۆن زۆر سپاس دەستە خۆشوە لە شستاق بە سپاس بۆ بەشداریکردنت سپاس ئەو کاکەیە وەڵامی پرسیارەکەمانی زانی ئەها چەند بۆم ئاسان کرد ئێوەش وەرن ئاوا بۆتان ئاسانەکەم بۆی ببنە خاوەن خەڵات با بڕێم زانکی تر دەتوانێت بێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن سڵاو لێبێ باشی نای بەڕێزە شيرين شیرین بله شیرین خان زۆر شیرینە ماشەڵڵا هەر لە دوورەوە بینیمی زۆر شیرین بووی سپاس هر صاحبی چاوی شیرین بشیگیان خەڵکی کوێیت از خلکی زاخو ما سویس روی هاتیم لە سویس راوە هاتووی بله و هی وکم بەخێر بێ سەر و سەرچاو چەند ساڵە لە سویس ڕای و 18 ساله 18 ساڵە بەڵێ. تەمەنێکە 18 ساڵ و امریکا دێ لە شستاق بێ لەوێ هیچ کارێک ناکەی نه از المالد کارد کم بس بچی که من و ظلامم کارد کم زۆر چاکە لە شانستاق بێ چەندێکە هاتوونەتەوە هەولێر اوه دیوار از هاتیم از دی هاتیم بره از زاخو بیم بەخێر بێن سەرچاو فامیلی مۆڵتان پێ چۆنە الحمد لله يعني بي خوش سلام از هاتیم تدا كيفامز گلکی بو هاتی خوش بەخێر بێن سەر و سەرچاو هیچتان کڕیوە هیچتان خودی نشمه جماعتی نه 10 دقیقه کم داخل بیم زۆر چاکە باشە سڵامی بەخێر بێن کەڕۆ. سەرچاو ئەوە خێزانەکەتە لەگەڵتا؟ اوه خوشکا منه از خارزای منه و کچا خوشکا منه ئێ باشە بۆ بانیان ناکەی با بێن قسەمان بۆ بکەنەوانیش خودی نه اوش امریکای هاتی آج بشت نه لە ئەمریکاوە بەڵێ، هاتووە خۆرزان لەوێ بەڵێ. هاتوچۆ یەکترەکەنیان بۆ لا بۆ سویسرا بله نه وشتم اتلا سویس را هاتی زاخو ما یکو دل وریدید باشەگیان بەخۆشی بێر لە خۆشییا بنە مکاتێ پرسیارمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبیتە خاوەن خەڵات کرم کم کام پێغەمبەر ڕۆژناڕۆژێک بە ڕۆژوو دەبوو ناوی پێغەمبەرێکم پێ بڵێ ڕۆژناڕۆژێک بە ڕۆژوو دەبوو سێ اختیار دێمێ بله پێغەمبەر داوت بله. پێغەمبەر ئادەم پێغەمبەر موسا پیغمبر داود پێغەمبەر داوت والا ما مستم ئەکیدی از بجم از اکیدم ئەس دەبێژم بەلێ بله از بجم بله بله حتی شیرین بی زۆر تەواوە وەڵامەکەت دەست خۆش بێ بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن ئەوە خەڵاتی ئەمێ بۆ بەڕێزت سپاسیا خلاته وقت که مو هر سال باس مو دەکەم سرکفتی شتێکی خۆشمان بۆ باز ناکەی خود چی بجم بە سەرهاتێکی خۆش خود سرحاتی از گلان زا بس یعنی پی خوش اساتم
اشتي 12 سال از داخل سويسرا، يعني سويسرا هاتم فيري 12 سال بيانا هاتيم. بەڵێ باسبورات ما صلاة الحمد لله الحمد لله هەموو کاتێ لە خۆشیابن هەموو کاتێ لە سەفەر و گەڕانی خۆشابن ئینشاءالله زۆر سپاس بۆ بەشداریکردن بنو ماستر بتو خاشتر بت الله ژیان سپاس دەکەم کاتێکی خۆش خوا لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداریت خوا لەگەڵ بێ ئەو خاتونە لە سویسرا بووە پاشی 12 ساڵ هاتوۆتەوە بۆ کوێ بۆ هەولێر تاکە شارەکە ناتوانانی وازی لێ بهێنی دەبێت دایم سەردانی بکەی وەڵامەکەشی زانی و بۆ خاوەنی خەڵاتی بەرنامەکەمان با بڕۆیم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان من با بڕۆین سلامتی باشم باشم شو سلامتی الحمدلله یا لخوي خوا دایم بزياد سلامت بی ناوی بەڕێزە ناو اسوانه ئەسوان اسوان بالله یعنی چی ئەسوان اسوان ناوی شوێنێکە ناوی منتیقەیەکە بەڵێ. دەکەوێتە کوێوە بەخوای بەتەواوی نازانم بەس بەنداوەکە لەسەر ڕووباری نیل دەکەوێتە مصر زۆر چاکە بەڵێ. کێ و ناو خۆشی لێ ناوی باوکم باوکە دەی تەمان درێژ بێ چیت هەیە بۆ باوکە والله لێرەوە پێ دەڵێن زۆرم خۆش دەوێت زۆر خۆشە ئەرێ وەڵڵا. وا لە یەکتان تاجی دەکا سەرمانە. ئەیوایە ئەکید باوک تاجی سەرە بەڵێ. خی گەورە لێت نەسێنێ و تۆشی بۆ بێڵە ماشەڵا کوڕێکی زۆر ئاقڵ ڕووخۆش سەزان هەر لە دوورە خۆی هات بۆ لام پێکەنی زۆر سپاس بەخێری بەخوای ئەو مایکە سۆرم بینیوە لە بینیدا ئەرێ چۆن وەڵڵا. لە بەرنامەکانمان بەلاتەوە بەخوای نەک ئەو مایکە سوورە هەر بەرنمەیەکی تریش ئەگەربی بەخۆی شتیاوە خوش ئەگەبێتە ناو خەڵک وایە؟ سەکردن پێکەنی لەگەر خەڵات ئەی چۆن ئەوانە بەڵێ. زۆر زۆر خۆشە خۆشەر نیە هەر بەرنامەی جدی بکەی وایە بەڵێ، ڕاستە. ئەوە ئەها سکۆریشمانەکەن پاسکردن خەینا مشکلە نییە باشە زۆر چۆن باش. هاتوونەتە فامیلی مۆڵ بەخۆی من لە دووک دەوام دەکەم ئەوجا کوڕە خاڵەکەم لێرەیە باشای بۆ لەگەڵ نایڵەت هاتین لەگەڵ هاتین گوتمان پیاسەی بکەین لە ناو هەر لە فامیلەوە خۆشییا بن ئیشەڵڵا زۆر چ سپاس. دەوامێک دەکەی لەکوێ کار دەکەی ئەمن لە دووک کار دەکەم مەحاسبە محاسبی بەڵێ. منیش ژمێریاریم تاوا کردووە منیش زۆر باشە. محاسبم تەواو زۆر زۆر باشە. خۆشبی بە قوربان سپاس دەکەم لە سەلامەتی، ساق بێ کارەکەت قورس نییە ناوەڵە زۆر خۆشە الحەمدولله لەگەڵ ئەوەی حساباتی تاواکردوێت لە بیرکاریش زۆر زۆر باشە تۆ الحەمدولله باشین باشە باشی الحەمدولله ئەلحەمدولله پرسیارێکمان ئامادەیە بەڵێ وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە ئەگەر وەڵامەکەشن نەزانی دەبێت تۆ شتێکی خۆش پێشکەشم بکەی بەخۆی من هیچ شتێک نازانم بەسەرهاتی خۆش لە کاتی کارکردنە بەخوای. ئێستا من ڕۆژانەکەیم لێرە بەرنامە دروست دەکەم بەڵێ. لەگەڵ ئەو برادەرانەما کامێرەمان و دەرهێنەر و ئەوانە هەر هەمووی شتی زۆر زۆر خۆش ڕوو ئەیا پێەکەنین پێی دوای بیرمانەکەوێتەوە باسیەکەینەوە تۆشە بێ شتێکی ئەوها هەبێ وایە بەخوای ڕاستە بەس ئێستا لە بیرم نییە نازانم بەخوای بیرکەرەوە تا پرسیارەکە لێکم باشە گەورەترین با لە بوو دوای بیشە نا ئەمەوێت ئەوە جەماعەتیش پێ مەڵە لێ پێی بڵێ ئەو کوڕاڵە دەنگی خۆشە دەنگ دەنگ ناوەڵە دەنگم هیچ خۆش حەزت لە نییە دەنگی کێ خۆت بەخوای دیار دێرسم دیار دەرسیم ئەزان گۆرانەکانی چۆن خۆشە سەوتی چۆن خۆشە ڕێز و سڵاومان هەیە بووی پارچێ گۆرانی ئەومان بۆ بڵێ بەخوای نازانم نازانی بەس گوێ دەگری بەس گوێگت نەیم باشە لە ش ساق بە پرسیارێک لێکم گەورەترین دارستان لە جیهاندا ناوی چییە؟ وابزانم دارستانی دەزانی؟ ئەمەزۆن نییە ئەمەزۆن وابزانم ئەمەزونە وا نازانم بزانی بە ئەکیدی پێم بڵێ بە ئەمەزون بێ ئەمەزۆنە بەڵێ. دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەو خەڵاتی بەرنامەی ئێمە بۆ شۆ ماشەڵڵا لێبێ ڕوو زۆر خۆشە دە قسێک خۆش لەگەڵش تۆزە پێ بکەنم بەخوای دەم بەخەندەوە بەس شتی خۆش ناچوە بڵێ لە دایم پێ دەکەنی؟ شتیوە ئەرێوەڵە دە باشە هەر لە زۆر خۆشیابی سپاس، دایم دەم بەخێر بێن بەخەندەبی سەرچاو. سپاس بۆ بەشداریکردن گوتوش زۆر کاتێک زۆر خۆش سپاس. خوا لەگەڵ سەلام هەبی، زۆر خوا لەگەڵ کاک ئالان ئالان بڵێ باشە لەکوێ هاتوون ئەمە خەلکی قامشلۆن خەلکی ڕۆژاوە سەرسەر و سەرچاوە تێ نەگەشتم پرسیار ینی بەعرەبی دەبی نەوەڵا بە کوردی لێ دەپرسم تێ ناگەم بە سۆرانی وەڵە کام ئەندام لە جەستەی مرۆڤ ئەنسۆلین دروست دەکات پرسیارەکە تێگەشتی؟ ئەنسۆلین بەنکریاس پانکریاس دروستی دەکات تاکیدی دەرێم بەنکریاس پانکریاسە
باشە شتێکی خۆشمان پێشکەشکە ئێستا پێ دەڵێم وەڵامەکە ڕاستیان هەڵەیە شتێکی خۆشمان پێشکەشکە شعرێکمان پێشکەشکە والله نازم بەسەرهاتێکی خۆش والله نازم بوراني بس يعني جوابك راسي انا دەست خۆش وەڵامەکە ڕاستە اي تمام بوویتە خاوەن خەڵاتێکمان پێ بن خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان اها دەچنە ئەربێلا قاتی سەرێ بله دیجیتال سیتی لەوێ بازاری دەکەن بەو کارتانە تمام باشە دست خوش به دە شتێکی خۆشم پێشکەشکە هەڵکی ڕۆژ ئاوا شتی زۆر خۆشیان لەلایە هەم شەعر هەم بەسەرهاتی خۆش اما بعربيه وكنا بكردينا والله بە عەربی بدا خواري والله لبر اما لما مكتبي لوي همو بعربي بلو هندي والله بەڵێ أيوة ئێوە چیتان کڕیوە والله او لودستانيا واي مودكس بون بەڵێ داشکانیان کردبوو داشكاندن هبو باشە فامیلی بەڵێ. مۆڵتان پێ چۆنە والله باشا بعد بەخێر بێن سەرچاو وای، زۆر دەست خۆش خۆشحاڵ بێ، زۆر سپاس. کاتێک خۆش دەست خوا خۆش لەگەڵ بێ. سپاس بۆ بەشداریتە کایی بەڕێزە کاک محموو ماشەڵڵا کاک محموو زۆر ڕوو خۆشە ممنون بريزي دایم ئەوە ڕوت خۆشە یان ئێستا ئێمە بینی ئەوە ڕوت خۆش بوو الحمد لله هلوان ئەلحەمدولیلا ئەو چیەکەی والله هو بياسي ده سێری مۆبایل لەگەتی پیاسەشەکەی هذه والله ئەو جلە کوردی جوانانە دایم ئەو جلانە لەبەرایە هذه والله هەرجلی کوردی لەبەرەکەی بريزي كل بردك زۆر چاکە دەستە خۆش بەکارێکی چاکەکەی ممنون بريزن هەر خۆت بەتەنیا هاتوتە فامیلی مۆڵ بري زۆر چاکە هیچ چەکڕیان هەر هاتووی پیاسێ بکەیت وخار بياسي شي ده كما قشت تشبو بدلين له دخل باشە زیاتر حەزەکە چی بکڕی بخاطر حسب رغبة أو كاد بياو دريلو تيتو أو أبي دخل آخر وەکو حەز لە جلا حەز لە عەترە حەز لە بخاطر سەعاتە زيادة زیاتر ئەتر بله. بۆن خۆشی یعنی شتێکی خۆشمان بۆ باسکە سيدو باسكت بەسەر هاتێکی خۆشمان بۆ بگێرەوە بەوج لە کوردی جوانانەوە هەر قابلی ئەوەیە شتی خۆشمان بۆ باسکەی بخدا هي ما دنيا كهمو بخوي خوشي ونا خوشي لو وای ئەکید ئێستا ئێستم پێمان خۆشە شتێکی خۆشمان بۆ باسکی تۆزێ پێ بکەنی بخدا هيت بودما هيت سمبونا بەسەراتێکی خۆش کە بەسەر هاتبێ بیرە ناچێتەوە بخواي هيت سمبونا وقتي استاد بڵێ ماڵە ئاوێ دەست دایکی مناڵان سیر دەکا لە ماڵە هیچ نەبێ بڵێ ئەو ڕۆژێک کە دایکی مناڵانم هێنا زور لم يجد دمي زۆر لە مێژە هذه والله یقینە هەر خۆشە هر خوش لا بس وای یادگارێکی خۆشە او كات وانا يعني لصالي هشتا وبينزو وانا كم ماشەڵە لە 85 زەواجە کردووە بلي يعني والله ئەی باوکی چەند منداڵی شش ئەی تەمەند درێژ بنی شەڵا ڕێز و سڵاومان هەیە بۆیان بلي پرسیارێکمان ئامادەیە بلي وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات بلي بچووکترین ئێسک دەکەوێتە کوێی جەستەی مرۆڤ اخوي نازانم نازانی ئەگەر ئاسانکاریش بۆکەم هەر نایزانی اخوي زاسان كاري گوێ لوت پەنجا بنزا ئەکیدی بنزا بلي نایگۆڕی نايقول بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو زۆر سپاس بۆ بەشداریکردنێ زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێن. کاتێکی خۆش بەخێر بێن. وا لەگەڵ زۆر زۆر سپاس بەخێر بێن. خۆش بیگیان سپاس ناوی بەڕێزت چەکدار چەکدار بەڵێ. کێ و ناوی لێ ناوی والله باوکم باوکێ ئەرێ بۆ بەڵێ. باوکی وەختی خۆی چەکدار بووە بەڵێ بەڵێ پێشمەرگە بووە بەڵێ. لەشی ساق بێ و تەمەند درێژ بێ سلام بەچێ و سەرقاڵی کاک چەکدار بەخۆی هەر ئیش و کار ئیش و کار بەڵێ. بازار چۆنە والله باش ئێوە چۆن هاتوونە فامیلی وەڵڵە ئەو برادەرەتە والله هەر برام براتە؟ سەردانیێرە والله ئەی بۆچی ناتە لامان وەرە لامانە سڵاو لێ بێ باش ناوی بەڕێز سپاس دەکەم سلامت کاک زاهیر بەچێوە سەرقاڵی کاک زاهیر والله شکاری ڕۆژانە ئیشوکاری ڕۆژانە دایم ئاو بەیەکەونە و جوتە برایە دایمە بڵێ خۆ دوانە نین جەمەک نین من گەورەترم لەوە باشات تەمەند درێژ بنی شەڵا بۆ هەموو شوێنە هەراوە بەیەکەون بەڵێ زۆربەی شوێنەکان پێویست بێ لەگەڵ خۆم ئەو هینەیە ئەو پەنجی پێشینانی ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوابێ دایم ئەوە لە پشت یەکتر بنی شەڵا ئینشاءالله زۆر سپاس زۆر سپاسانەکەم شتێک خۆشم بۆ باسکەن یادگارێکی خۆش ئاوا دایم بەیەکەون شتی خۆشیش ڕووەیە ئەری وڵێ تۆ شتێکم بۆ باسکەی شتێکم بۆ باسەکە وڵێ لە ساتە نازانم چی بگیرم. بێرە من بە تەمای دوو بەسەر هاتم ئەوە هەر یەکی کشە بە باز ناکەن سەراتێک شتێکی نییە. ڕۆژانەکە بەیەکەون ئەها شتی خۆش ڕۆیە پێی پێەکەنی یان جاری وا هەیە
شتێک ڕوئە دوای فترێک بیرتەکەێتەوە پێکەنین بۆ و مەنزەرەیەک وەڵەوەی بەس لە ئێستادا ڕاستی شتێکی وە من باشە نوکتەیەک لەسەر و پێکەوە هاتنە دەرەوە هەموو جارێک هەلستم بخۆمەگۆ ئامادەکاریەکەم بچمە دەرەوە ڕێک براکەم ئامادێ دەرێ منیش دێ با پێکەوە بڕێ منیش دێ بە مناڵیش هەروە بووە بەڵێ بە مناڵیش کە تۆ چیدە دەرەوە تەکیدم گریاوە بەدواتە دەیتەمەند درێژ بنی شەڵا لە شتان ساق بێ پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات ئەگەر نەشتان زانی ئەو کوڕە جوانە ئەبێ شتێکی خۆشم پێشکەشکە باشە ئەو خۆ حازرکە دوای دەڵێ نایزانم باشە وەڵای دڵگەی پێخوادا بچووکترین ئێسک دەکەوێتە کوێی جەستەی مرۆڤەوە ناو گوێچکە گوێچکاڵێتەوە بەڵێ اختیارتان نێمە نامەوێت ئەکیدی ئەچیدم بەس حەزەکەی بڵێتەوە گوێ لوت پەنجە گوێ تۆش هاوڕام بێ دەستان خۆش ئەو دوو برا زیرەکە خەڵاتێکم پێبن بۆیان فەرموو ئەو یەکێکیان بۆ لە بەشی ناوەشە دەست خۆش چۆن ئەو زانیاریە دەزانین بەرەوەی من مامۆستام مامۆستای بەڵێ. لە ش ساق بێ سپاس دەکەم مامۆستا چوانەیەکی مامۆستای خۆی ئایتیم تاوا کردو پرۆگرامین بەڵام زانست و کاری ئەوانە هەر چ شتێک بێیانی شارەزایی لێ هەیە زۆر چاکە لە شتان ساق بێ زۆر خۆشحاڵ بوو بەرنامەکانی ئێمە دەبینن ئێوە پێتان چۆنە مایکە سوورەکە مایکە سوورەکە پێتان چۆنە وەلا شتێکی زۆر جوانە ینی بەرنامێکی پڕاوپێ بە پێستی خۆی زۆر سپاس دەکەم بەرنامەوە هەبێتن زۆر باشە کۆمەلگاکە دەوڵەمەندتر دەبێت لە ڕووی زانیاری پێگەیشتن و بەرە پێشتین ئەوانە ئەوش جێگای دەستخۆشیە زۆر سپاسدانەکەم سپاسی ئەوش دەکەم هیوادارم سەرکەوتوو زۆر بن سپاس دەستان خۆش بێ زیاتر تەمەند درێژ بن ئیشەڵا ئەو دوو برایە زۆر خۆشحاڵ بووم کاتێکی مەزاددا لە ئەرۆڵە فەقیرە نێزانی چی بکە ئەها وەڵامەکەی نەزانانی ئەوە شتێکی خۆشم بە باسکە هەر بۆم باسکەدەی وەڵا هیچی هێتی بیر نیە باشە هەر لە خۆشییا بن زۆر سپاس کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر سپاس ئەو دوو برا زیرەکە ئەو براکەی نەجاتیە ئەوها بێ برا دڵسۆزی براکەی بێ لە تەنگالەیە فریەکەوێ ئەو پێم وتم ئەگەر وەڵامەکە نەزانی دەبێت شتێکی خۆش پێشکەشکەی بەڵام براکەی ڕزگاری کرد وەڵامی پرسیارەکە یام و توانی ڕزگاریکە با بڕۆین زین کەیتر ئەتوانێت بێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن. ئەو خەریکە چی بووی؟ چی دەکرد؟ خۆم لەگە برادەکان قسم کرد وەڵڵا لەگە برادەرەکانە باسی چیەکەن؟ وڵاوێ سە پلەیستێشنوانە گوتی شتە چی لێت لەگە موبایلی باشە کاک محەممەد یۆم لە ئەو براتە وایە یۆم لێ بوتی کاک محەممەد بە چیەوە سەرقاڵی تۆ ئەخوێنی وایە لە پۆلی چەنی؟ یەکی سانەوی یەکی سانەوی یعنی پۆلی حەوت زۆر چاکە لە شستاق بێت چۆنە زیرەکی وەسەتی باشی لە چ دەرسێکا زۆر زۆر زیرەکی؟ ئینگلیزی ئینگلیزی کەواتە ئینگلیزیەکە و باشە گۆرانێکی ئینگلیزی بۆ بڵێ وەڵا منەوە ئێستا نازانم چکە منەوە بە ئینگلیزی قسەی ناکەم زۆر یعنی باشی بەس لە دەرسەکە باشی باشە ئەی حەز لە دەنگی کێیە؟ هونەرمەندەکان حەز لە دەنگی کێیە؟ نازم خۆم گوێ لە گۆرانی ناگری؟ ناها ئەی زیاتر حەز لە چ شتێکە؟ حەزم لە زۆرتر؟ بەڵێ؟ پلەیستێشن؟ شتە چیە؟ باشە ئەو کوڕە جوانە ناوی چییە؟ من ناوم مستەفا مستەفا لە پۆلی چەنی تۆ مستەفا گیان؟ من لە پۆلی پێنج پۆلی پێنج سەرکەوتوو بێ ئەوە خوشکتیان براتە ئەوە خەوتۆ لە باوەشتا براتە؟ براکەی خۆتە زۆر زۆر خۆشەوێ؟ بەڵێ ئەخوا لێتان نستێنێ ئاگاو لێ بێ نەخەبگیە کەچ با کردێتە باوەش؟ ئەی ئافرین ئەی دایک و باوکە لەکوێن؟ ئێ باش ئێوەش ئاگاتان لە براکەتانە ئەی ئافرین لە شتان ساغ بێ جەم پێم خۆشە خەڵاتتان کەم شتێکی خۆشم پێشکەشکەن خەڵاتتان ئێمێ باشە؟ دەی شتێکی خۆشم پێشکەشکەن گۆرانێکم مۆڵی تۆ؟ نازم هیچ گۆرانی ئەی چی ئەزانی؟ هەدیان ئێمێ ئەی چۆن؟ هەدیان ئێمێ ئێستا باشە؟ دەیەڵا هەدێتان ئێمە شتێکی خۆشم پێشکەشکەن باشە؟ هەدەیەکمان بنێ بۆ کوڕە جوانانە مادەم ئەوە ئاقڵن ئاگیان لە براکەی خۆیانە ئەوە دەستنە دیجیتال ستی لەسەرەوە شت دەکڕن باشە؟ چون شتی پلەیستێشن بکڕن باشە؟ لە شتێکی خۆشم بۆ باسکەن دێ هیچ قسێکی خۆشتان بۆ نەکردم ئەی کەچبانە ئەی مامۆستا چی بڵێن؟ گۆرانیەکم بۆ بڵێ ئەی قوربانتان تەمەند درێژ بن ئیشەڵڵا
زۆر سپاستان دەکەم خوافیز بێ زۆر سپاس ماشەڵڵا ئەم شەو بەس برا ئەبینم بەیەکە و برای دڵسۆزی یەکتر ئەو دانش دڵسۆزی برا بچووکەکەیانن خەوتۆ لە باوەشیە ئاگای لێتی یا خۆخوا لەیەکیان نەکا لەگەڵ خوشک و برای هەموو لایەک با بڕۆین بزانین کێتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بێت. باشی؟ نای بەڕێزە؟ یوسف کاک یوسف سڵاو لە بەڕێزە؟ تۆش بەڕێزم ناو چییە؟ هەریات کاک هەریات چی یەکترن؟ وڵا هاوڕێیەکین هاوڕێ یەکن چۆن ساڵە هاوڕێن؟ وڵا دەمێکە دەمێکە یادگاری خۆشتان هەیە بەیەکەوە شتێکم بۆ باس دەی مادەم یادگاری خۆشتان هەیە یادگاری زۆرە بەس ئێستا بیرە نییە؟ دەسوونەکەی بەخوای دەترسم وەزارێ ببینە بەزمی تیکتۆکی ناویدە بەزمی تیکتۆک ئێوە لەسەر برادەرایەتی شتێکی جوانم پێشکەشکەن بە تیکتۆکی شاپۆستگران بڵێن ئەو برادری یەکترن و شتی جوانتان بۆ بنووسن ناوەڵا ئەمە هەدەفەکەمان تیکتۆک نییە ئەمە خۆشەویستی لە دڵەوەی لە برادەراتیمان وایە ئەکید بەس یادگاری خۆشمان هەیە ڕاستی یعنی هەمیشە هەر ئەو 15 ساڵە هاوڕێمە ڕۆژێک لێک عاجز نەبووینە لەخوا بەشارەوە برایەتیشمان دەمێنێت سواس دەکەن ڕۆژانە شتی خۆش ڕوو ئەیە لە بینی برادەرەکانە ئاکە سەریەکەکان ئاوا هەر بە چاوە لە بلوتس کۆنێکتین ئەو عرەکەمان هەیە بەس ئەو کۆتە ناکرێت لێکوانە بڵێن باشە ئاخر شتێکی خۆشمان بۆ باسکەندی پێم خۆشە بەخوای زۆر شتەیە دەرەمی ئاگاداری خۆت بە یوسف لەبەرەوەی چکە ئەوە هێڵی سووری لەسەرە هەر بەخۆی بۆ هێڵی سووری لەسەرە خێزاندارە لەبەرەوە یعنی دایکی منداڵان هەڕەشەی لێ کردووی بۆچی هێڵی سوورە تێم گەێنە عیلە و قسێ دێ ناگەم لە قەزم لەوەی بوو کاگوتت یادگاری جوانتان هەیە بەڵێ یعنی مەسەلەن شوێنێک یان شتێک دەبینین ئەو زوو خۆی ئەو هەڵی دەکاتن یعنی ئاگادار بە کاک یوسف باشە برادەرەکە چیەڵێ ئەڵێ زوو خۆیە شارێتەوە ڕۆکا بۆ دیوە فەرقە و ژلینینەیە ئەو ژنینێنە وایە ژیانی ژانی تایبەتی خۆت فەرقی هەیە و کە زەواژت کرد ئەو ژیانی پێشووتر نامێنێ ئەبێ لە ڕابی لەگەڵ ژیانێکی نوێیە وایە ڕاستە چۆنە تۆ نەسیحەتت چۆنە بۆ گەنجەکانمان داوایان لێکی زەواجکانیان زەواج نەکەن حسب ژیانە ئێستا ئەگەر بگونجێتن ژبێنی باشە ئەگەر نەشگونجێتنەوە شتێکتر بەڵام حیاتی ژیانی زەواج هاوسەرگیری ژیانی هاوسەرگیری ژیانێکی ناخۆش نییە وەکەوەی کە گەنجەکان ترساون لێی دەڵێن ناوێرین ئەبەسترینەوە تاو ناتوانین بچینە دەرەوە ئەگەر چاو ئینسان چاوی لە دەربیتنەوە قسەی دەکات نەگەنا ئەوە سونەتەکە و ئینسان کە ژیان پێک دەینیتن ئەگەر چاوت لە ژیان بیتن قەت نە زەحمەتەکە نە باڵگرانیەکە ڕۆسەیەکە ینی هەم سونەتی شەوە ئینسانیش ژیانش ئەوە تا ئێستا کاک یوسف زەواجیشی کردو و هاتووشتە دەرە یەک کێشەشینێ وایە مشکلێ سعادە هەندێک کاتی بۆ دیاری کردو ئەی باوێگە کورە ناوی چێ خێزانێ خێزانە لاریان ناریان داریان لاریان لاریان خان کاتە بۆ دیاری کردو چۆن شتی وابێ قەیچێکەوە دۆزە درەنگ بێتەوە وایە قەیچێک وایە زە بڕیتەوە واستەشی بەم کە خێرت دەگاتێت ئەوە نییە پێڵەمە واستەی گەرە زۆرە واستەی بەخۆتە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات وەڵامەکەتان نەزانی بە شتێکی خۆشم پێشکەشکەن ڕازیت تۆ ڕازیت کاک یوسف بڵێ ڕازیم ئینشاڵڵا چی بڵێ ڕازیم طبعاً هیچ شتێ هەموو شتێک بە پشتی خۆی گەورەیە ئینشاڵڵا بەڵام بڵێ ڕازیم ئەو شتە چییە کە نایەت لەبەری دەپاڕینەوە کە دێت لەبەری هەڵدەین بۆ نایەتم بۆ نایە گۆرانی لێبی بۆ نایەتی بۆدا سیارەکەمان لە بگۆڕە ئاسان کاریتان بۆکەم باشە باران هەور سێبەر دۆڵی سێبەرە باران نییە وەڵامی کە ڕاستن پێ بڵێن باران تۆ دەڵێ بارانە سیارەکە دووبارەکە بێ زەحمە ئەو شتە چییە کاتێک کە نایەت لەبەری دەپاڕینەوە کاتێک کە دێت لەبەری هەڵدێن وەڵاری گەر باران بیتنەوەی بەس تاکید بە بارانە بارانە تۆش دەڵێ بارانە دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە توانیتان ببنە خاوەن خەڵات فەرمونون ئەو خەڵاتی ئەمەیە ئەو بۆ کاک یوسف ئەوش بۆ کاکەیە
شتێکی خۆشم پێشکەشکەن دێبوونە براوی خەڵاتیش سپاس دەکەم لە ڕێزی خۆتانە بۆ خوای داوا لێ بن دەگەم بەرنامەکان ئێمە دەبینن بزەوت لێ بەرهەندی پێکردین مافەیان گوتوان بامەش نبینە ئامۆزاکەم نە نابیدە مۆزوع ئیشەڵڵا ممنونم پێتان چۆنە بەرنامەکانمان وڵای خۆشە خۆشە بزەوت ئیسان کە بەرنامە شێوا جوان دەبینی دوو کەس پێ دەکەنی دڵی پێخۆش دەبی ئەکید. بۆ ئەوە نییە کە قسەی بکەی بتە هەڵەیەک خەڵک لە دوات باس بکاتەوە بەڵێ گۆ لە ڕێزی خەڵک دێن بەڵام ئەوانییە کە خەڵک لەو مایکە ئێمە پێمان خۆشە ئەو بەڕێزانی کە لە ئێنە بەرنمەکە ئێمە هەم ببنە خاوەن خەڵات هەم دوو قسەی خۆش بەیەکەوە بکەین خەندە بخێنە سەر لێوی بینەران هەروە ئاستی زانیاری کەسەکان ئەمانەی بەرزکەینەوە بۆ پرسیارانی کە ئەیکەین و ئاسانکاریان بۆ دەکەم پێم خۆشەکە ببنە خاوەن خەڵات زۆر سپاس بۆ بەشداریتان دەستان خۆش بێت زۆر سپاس کاتێکی خۆش خواتان لەگەڵ ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشۆن بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها تێکساس چیکن براندی ئێڤرۆشا دیجیتال سیتی و ئەربێلا باخی خاتینە فاملی باربەر ئەن ساڵۆن هەتا بەرنمەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم و هەر شاد بوون و خواتان لەگەڵ